بڕای من زۆر دەمێت کە پارتی خەریکی ئەو ڕێخۆشکردنەیە بەڵام بە هەندێک گیر و گرفتی ترەوە ینی تووشی هەندێک گیر و گرفتی تر بوو نەیدە پەژایە سەرەوەی دەست بەوە بکات لە گیر و گرفتەکەش ئەوە بوو کەمی هێزی چەکداری لەو ناوچانە ئەینا حکوومەتی تورکی کە هاتووە هەوڵی ئەوەی داوە کە بە خۆڵایی زیاتر لە 40 کیلۆمەتر بخاتە ژێر دەسەڵات و کۆنتڕۆلی خۆیەوە بەرامبەر بە هێزەکانی پەکەکە بەڵام پارتی نەیەویست کە شتەکان دەست پێ بکات لە کاتێکا کە ئەزانە هێزەکانی بە کەڵکی ئەوە نایە کە بتوانێت پەکەکەی پێ لەو ناوچانە بکاتە دەرەوە لەبەرەوە چاوەڕێی ئەو ئیتیفاقی کرد کە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەمریکا بۆ ئەوە بتوانن بەیەکەوە شەنگال خەنەوە ژێر دەسەڵاتی خۆیان واتە دەسەڵاتی هێزی چەکداری پارتی و حکوومەتی عێراقی ئەگەر ئەوە بکات ئیتر ئەو خەتە سۆگەرەکات لە شەنگالەوە بەرەو ئەیێنێ هەتاوەکو ئەگاتە مەنتەقەی بارزان و تا ئەگاتە مەنتەقەی قەندیلیش لەبەرەوە پەکەکە چاوەڕێی ئەوەیە کرد ئێستا کە پاشەوەکە ئیتیفاقەکەی لەگەڵ حکوومەتی عێراقیە کرد بۆ ئەوەی کە دەسەڵات بەسەر بەرن دەسەڵاتیان بگرنەوە بەسەر شەنگالە مرکزی قووەتی پەکەکە لەوێ کە بەقووەترین مرکزی پەکەکەیە لەناو سنووری باشوورە لاوازە بێت کە لاواز بوێ ئەتوان لەوێ وردوورتە دەست پێ بکەن ئێستا تر لە پاش ئەوە بە یعازی حکوومەتی تورکی من قەناعەتی خۆم ئەوەیە کە هەتاوەکو تەسلیمکردنی کەرکووکیش هەوڵی ئەوە دات پارتی کە لەگەڵ تورکیا بگاتە ئەنجامێ باشترین بەڵگەش ئەو تەسلیحانی کە لەم ئاخریا کە هینیایی پارتیایی مەسعود بارزانی کە نامەی نووسیەوە بۆ یەکێکی قەناعەتی بۆ وایە کە بتوانێت دوو ئیدارەیەکە دروست کاتەوە بەڵام بە مەرجێ لەسا ئەوەمەی نسبەتی داهاتەکە بەرەو مەنتەقەکە بۆ لای مەنتەقەکەی زەرد بێت و لەسا ئەوەمەشی بۆ مەنتەقەکەی سەوز بێتەوە کە یەکێتی ئەوەی بە قەتعی ڕەفز کردووە تازە بۆ نامەکە بەڵێ یەکێتی داوای ئیداریی لە مەرکەزیەکە داوای ئیدارێکەکە کە لە ڕووی ئیداری لە ڕووی ئابووری و لە ڕووی ئیداریشەوە لا مرکزیەتیە بێ پارێزگاکان لا مرکزیەتیان نەبێ وە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین ئەو لا مرکزیەتی خۆیانیان هەبێ ئێستا لەم کاتە محاولەی ئەوە هەیە کە بە هێزێکی دووقۆڵی هەم بە هێزی پەکەکە و هەم بە عەفو هەم بە هێزی تورکی و هەم بە هێزی پارتی هەوڵی ئەوە بدەن کە هەموو ئەو 40 ئەوەندەی کە 60 ئەوەندەی کە تا ئێستا کە پەکەکەی تایە پێیان چاڵکرد و پیان کردنە دەرەوە بەڵام بە قەناعەتی من ڕەنگەمە بە شکستی پارتی کۆتایی پێوێت لە ئاخریە جگەر لە ماڵوێرانی هیچ ئەنجامێکیکەی باشی نابێت ماڵوێرانی بۆ هەردوو لە یعنی ماڵوێرانی هەم بۆ باکوور و هەم بۆ باشوور بەیاننامەکەی پارتی کە حەزەکەم پێ بڵێم ئەوە هینە مەسەلەیەکی عەربییە ئەڵێ ضەرەبنی بەکا و سەبەقنی وەشتەکە یعنی ئەڵێ لێشیام و کەچی خۆی دەستی کرد بە گریان و پێشم کەوت بۆ ئەوەی کە شکاتم لێ بکات پارتی ئەم بەیاننامەی پێشکەوتنە بۆ شکاتکردن لەبەرەوەی کە بتوانێت ئەوە باڵەکەی بخاتە ئەستۆی لایەنی دووەم بخاتە ئەستۆی پەکەکە بەڵام من زۆر باشەوە زانم کە هەم باکوور و هەم باشوور هەم پەکەکە و هەم پارتی خۆشی زۆر بە باشی ئەزانن کە ئەم شەڕی پارتیە شەڕی پارتی ئەیجێڕێ بەرامبەر بە پەکەکە بۆ شەڕەکەش کە شەڕی پارتی خۆی نییەوە بۆ خۆی نییە شەڕی تورکیایە بە قەناعەتی من مەسعود بارزانی مستعیدە چۆن لە کاتی خۆیان لە سیویچیا بە سەدامی هێنا و کلیلی پەرلەمانی کوردستانی هایە دەست ئەم جارش بە قەناعەتی من ئەو پلانەش کە ئێستاکە دایناوە بۆ
دروستکردنەوەی دوو ئیدارەیەکە بەشی زەرد و سەوز جاکاتەوە لەگەرەوەیەکە ئەم شەڕەش کاریکا بۆ ئەوەیەکە ئەو ناوچەیە بکە بە ویلایەتێک و تەسلیمی دەستی تورکیا بکات و خۆشی بێ بە سەرۆکی ئەو ویلایەتە، یعنی سەرۆکی یەکێک لە ویلایەتەکانی تورکی. ئەم پلانە هەر ئەوە نییە کە ئەو چەندەیە بێت، ئەو 50-60 بێت کە ئێستا پەکەکەیتایە، بەڵکە ئەو پلانە تەنانەت مووسڵی شەکلێتەوە بۆ ئەوەی ئەسڵی ویلایەتی مووسڵی کۆنەکە جارێکیکە بێنێتەوە. بۆ چونکە حکوومەتی تورکی بە تایبەتی ئۆردوغان زۆر دەمێکە تەسلیحی زۆر قوڵقوڵیاوە سەختیاوە چاوەڕێکە تا ساڵی 2023 ساڵی 2023 تێپەڕبوونی 100 ساڵ بەسەر معاهدی سایکس-پیکۆوار و لەو ساڵە بووە کە ئیمپراتۆریەتی عوسمانی بەش بۆ پارچە پارچە بووە. حکوومەتی تورکی یا بڵێن ئۆردوغان یا سوڵتانی تورکیا هەموو ئومنیەتی ئەوەیە لە ساڵی 2023 ئەعلانی پورسەڵکردنەوەی معاهدەی سایکس-پیکۆ بکات و جارێکی کە داوای دروستبوونەوەی ویلایەتی مووسڵ بکاتەوە پیشی خاتەوە سەر تورکیا. هەر لە ئێستاوە کە 2 ساڵ و شتێکی ماوە، هەر لە ئێستاوە کار بۆ ئەوەکەن کە ئەو بربەستانی لە بەردەمێتی بۆ ئەوە هەوڵ بۆ ئەوە تاقیکە چی بکە بۆ ئەوەی ئەوە بکە ئەبێ لانی کەم ئەبێ هەندێک هەست و سۆزی خەڵکی ئەم دیوی باشووری کوردستانی لەگەڵا بێ. ئەو هەست و سۆزە لە ڕێگەی چیەوە جێبەجێکرێت؟ بە تایبەتی لە ڕێگەی ئەو حیزبەوە جێبەجێکرێت کە سنووری بە سنووری باکووری کوردستانەوەیە کە لەژێر دەسەڵات و هێنی ئیمرای تورکیایە. بۆ ئەوە ئێستاکە دەست لە ئێستاوە دەست بێکار ڕەنگە لە خلالی 2 ساڵی بە حسابی ئەوان بە 2 ساڵی درێژە چێشت تا ئاگاتەوە خۆناغێکە ئیتر جێبەجێکردن قەرارەکە. بە تاکید ئەوە من ئەم قسەیەم لێ وەربگرەوە دوای 2 ساڵی کە ئەگەر ئەو هێرش و پەرلەمانە ئەگەر سەر بگرێت، ئەگەر نەکەوێتە ژێر کاریگەریەکی تری دەرەکی کە ئەویش دەوڵەتانی ئەوروپی و وڵاتانی عەرەبی و ئەمانەیە، ئەگەر نەکەوێتە ژێر کاریگەری ئەوانە وەزەختی ئەوانە، من بە دڵنیاییەوە پێ دەڵێم لە دوای 2 ساڵیکە جێبەجێکردنی ئەو پلانە بە ئەنجامەکەین. پارتی دیموکراتی کوردستان لە هەموو ئەو شوێنانی کە بۆ نمونە من پێ دەڵێم تەمان بە ئاشکرا لەبەر چاوی کورد، لەبەر چاوی غەیری کورد، لەبەر چاوی خەڵکی دنیا بە ئاشکرا حکوومەتی سەددام هێنا، سەددام خۆی عیزەت دووری تارق عەزیز هاواریان کرد، ئەعلانیان کرد، جەرائید نووسی ئەڵێ مەسعود بارزانی پەنای هێنا بۆ بەغا بۆ سەددام بۆ ئەوەی کە بتوانێت هەولێر لە دەستی یەکێتی ڕزگار کاتەوە. پەرلەمانی عێراقی تەسلیم کردەوە، کرد لە دواییە کردی بەچی باشترا هاواری کرد و تێشی ئاینەکە وای تەبریرەکەی هێنایەوە کە ئەوە یەکێتی نیشتمانی کوردستانە، ئێرانی هێناوە ئەوێ کوردستان داگیرکە تەسلیمی ئێرانی. تۆ بزانە یعنی ئەمە بە پلانە. مەسعود بارزانی کەسێکە لە ژیانە نەیتوانیوە خاوەنی استراتیژیەکی دیاریکراو بێ، هەموو ژیانی بە تەکتیک بردووەتە سەر. لەبەرەوە هەر لە لایەکەوە ئەڕوا بۆ بامەڕی بۆ لای برادرانی پەکەکە و سوپاسیانەکات لەسەر ئەو هاوکاریانی کە کردیان بە تایبەتی کە داعش هاتوو لە مەخمور و هاتە نزیکی هەولێر بووەوە کە پەنای بۆ بردن بۆ پەکەکە بۆ ئەوەی هاوکاریان بکە پەکەکە فعلەن هاوکاری کرد و چوو سوپاسی پەکەکەی کرد. هەرەوە مەسعود بارزانیش ئێستاکە بە پێچەوانەوە بەڵێت ئەوە خەریکن ئێرە داگیرەکەن ناڕۆن بەجێی نایڵن ناچنەوە شوێنی خوان ناچنە وڵاتی خوان. من یەک پرسیارەکەم، پرسیارەکەی من ئەوەیە ئەگەر ئەم باشووری کوردستانە ئەگەر بە پەکەکە حرام بێ و وڵاتی پەکەکە نەبێ، ئەی بۆ حیزبی دیموکرات ئامادەیە ناوچەی تایبەت و دیاریکراویشان بۆ دیاریەکات بۆ بچن چارەوە بچنە دیوی ڕۆژهەڵات چالاکی تێ بێنن. یەکێتی لە ڕۆ سیاسیەکەیەوە واتە لەو عێلاقاتانەی کە لەو عێلاقاتی کە هەیە لە بینی یەکێتی و پارتیە چ لە ناو پەرلەمانە وەکو بەشداریکردن لە پەرلەمان و بەشداریکردن لە حکوومەتەکەشی حکوومەتی هەرێمی کوردستان،
یەکێتی هەوڵی ئەوەدا کە پارتی دوور خاتەوە لەو شەڕی خۆتەڕێنە یان لەو شەڕی کورد بە کورد بە کوژدانە ئەمما وەکو ئەوەی ببێ بەتەرەف نەخێت یەکێتی ناتوانێت ببێ بەتەرەف لەبەرەوەی ناوچەکانی یەکێتی یا دەسەڵاتی یەکێتی بەرگەی هێرش و پەرلەمانی حکوومەتی تورکی ناگرێت لەگەڵیان نەک لەگەڵیان نیە دژێتی دژی ئەو شەڕەیە ئەم پەیامە بە پارتیەکان دراوە کە یەکێتی دژ بۆ شەڕ بەڵێ یەکێتی نەکرد ئەو پەیامی داوە کە دژە بۆ شەڕە یەکێتی پەیامی ئەوەشی داونەتێکە ئەم شەڕە بە زیانێکی زۆر گەورەی پارتی خۆی تەواوە بێت هەر لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە خۆ یەکێتی یەک حزب پەکەکە داوای ئەوەی کردەوە بۆ نمونە داوای پیرۆزی پەرلەمانی داوای ئەوەی کردەوە کە پەرلەمان قەرار دەکا بەوەی کە ئەم شەڕە شەڕێکی نیشتیمانیە شەڕێکی نەتەوەییە شەڕێکی هێنا حەقا ئەم شتانە بەڵام هەتا ئێستاکە یەکێتی ئەوە دەیبووی کرابێ هەوڵی ئەوەی داوە کە ڕێگە نەدە من پێم وابێ ئەچی لایەنەکانی دیکە ئیسلامیەکان پشتیوانی بکەن من بەش بە حاڵی خۆم پێم وابێ بە حکومێ ئەوان لایەنگرن بە تورکیا لایەنگرن بە تایبەتی بە ئۆردوگان بۆ حیزبە لایەنگرن بە خوانەکان من پێم وابێ بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانیەکەن لە پارتی بۆ شەڕ لەم حاڵەتانە ئەوانە هەنگاو بە هەنگاو بکرێت یعنی وەکو پێم وتیتەوە بەڕاستی لە سیاسەتدا هەموو شتێک نابرێ و هەموو شتێکیش نادرێت ئەمانە بە هەنگاو هەنگاو بکرێت وردە لە هەنگاوی یەکەم ئاگەر بکرێت بەکەمترین تێچوون کۆتایی پێبێنێ هەنگاوی دۆم ئەگەر نەکرا زیاتر بۆ شێوەیە تۆ یەکەم جار ئەوە لەسەر بە حیزبەکەی کە هاوبەشتە لە حکومان وە لە پەرلەمانە ئەوە لەسەرەکە ئاگاداری بکەیتەوە لە مەترسی ئەو شەڕە تێبگەینی کە ئەمە شەڕێکی مەترسیە پڕمەترسیەوە ئەوە شەڕێکە بە زیانی کورد لە هەموو کوردستانی گەورەتەوە بێت و ئەنجامەکەی براوەیتیان نیە کەسی براوەیتیان نیە لە ئەنجام هەمووی دۆڕاوی شەڕ عادەتەن لە شەڕا کەس براوە نیە بە تایبەتی لە شەڕی ناوخۆوە ئەگەر لە هەنگاوی یەکەم ئاساکەوتوونەبووی ئەو کاتە هەنگاوی دووەم ئەگریتە بەر هەروەها بەو شێوەیە تاوەکۆی گەینی تێیتر یا جیابوونەوە یا شەڕکردن لەگەڵ یا شارکردن شان بەشانیەوە ئەوە هێزی پێشمەرگە نییە پارتی حەزەکەمەوە بزانێ هێزی پێشمەرگە نەچوو بۆ شوێر لەبەرەوە دەست ناچاریە گاردی خۆیانی بردووە پێشمەرگە ئامادە نییە بچێ ئەو شەڕە بکە نە لە شەنگالە ئامادەیە بچێ ئەو شەڕە بکە لەگەڵ پەکەکە نە لە ناوچەکانی تری بامەڕنی و مەنتەقەی بارزان و مەنتەقەی برادۆست و قەندیل و لە هیچ شوێنێک حەزەکەمەوە بزانیت هێزەکانی پارتی لە هەموو ئەو ناوچانە بە ئێرادی خۆیان کشاونێتەوە بۆ پەکەکەیان بەجێهێشت و کاتی خۆی ئەو ناوچە بۆ دوای شەنگالەوان و حەزەکەم شتێکی کەشت پێ بڵێم ئەویش ئەوەیە کە ئەو ناوچانە بەڕاستی ئیداری پەکەکەیان لا باشترە تا ئێستاکە کەلێن لە هی پارتی کاتە خەڵک تا بینەخاقە لە شەنگالە دژ بە پارتی ناڵنتە هەر کەسی تیانە دۆستی پارتی بە تاکید لە هەموو شوێنەکە خەڵکی سوودمەند هەیە سوودمەند دەبێت لە شتێک و ئەترە بێ بە دۆستی ئەو کەسەر ئەمە جیاوازە بەڵام وەکو عام شەنگال قبوڵی ئەوەی نیە ئێستاش قبوڵی ئەوەی نیە خەڵکی شەنگال کە ئەو هێزەی کە لەوەیە هی پەکەکە بچێتە دەرەوە هینەکانی پارتی و حکوومەتی عراقی چونکە ئەڵێ هەم حکوومەتی عراقی و هەم پارتیش ئێمەیان فرۆش بە داعش و ئەویان بێتەقە بەبێ شەڕ بەجێ و ئەوە حەقیقەتیشە مقابل بە شت بە مقابل کردویان اتفاقێکی زۆر سەڕی و ژێربەژێرە بۆ لە بینی داعش و لە بینی پارتی لەو مەنتیقانە پارتی لەژێر تەسیری تورکیایە لەژێر زەختی تورکیایە
و بە یازی تورکیا حرەکەکە تۆ گوێ لەم هێزانە نایە ئاجاویستمەوە پێ بڵێ بۆ ئەو ڕاستە لە ناوخۆی باکووری کوردستان یەکێتی گرنگترە بەڵام ئەو دەرێ بۆ گرنگی یەکێتی ناکات لە باکوور لە باشووری کوردستانە ئەو لەسەر ئاستە استراتیجیەکە بیرەکاتەوە کار بۆ ئەسبەی دووسبەی ئەو ویلایەتی مۆسڵی بۆ ئەو هین بێ مسۆگرترە کەرکووک بۆ ئەو باموو کە قەت نابێ بە هێزی بەدەژێت لەژێر دەستی پارتیە ببێت بۆ ئەو کەرکووک گرنگە سبەینێ لە ڕێگەی ئەو ویلایەتەوە بکەوێتە ژێر دەسەڵات و نفوز و حکمی ئالی بارزانیەوە من زۆرم پێ باشە خۆزگە وا بووە من زۆرم پێ باشە ئێستا ڕایگشتی کوردستان بەڕاستی کاریگەر بووە ئێستا خۆپیشاندان دەستی پێ بکردایە ئێستا هەوڵی ئەوە بدرایە کە پارتی هێن بکات ڕێگری بکات لەو شەڕی کە پارتیەکە هەوڵی ئەوە بدرایە تا تەجریمی و تەخوینی ئەو شەڕە بکرایە تەجریمی ئەو شەڕە بکرایە بە جەریمە دەستنیشان بکرێت بە خیانەتی نیشتمانی دەستنیشان بکرێت بە خیانەتی نەتەوەی دەستنیشان بکرێت چونکە ئەوە بەڕاستی ئەو شەڕە کاولکەرە بێت شەڕێکی ئەومە سادە نابێت ئەومە شەڕێکی پارتیزانی نابێت حەزەکەم بزانی کار هەروە لەم دەیەک 6 دقە بکرێ و مەفرزەیەکی دەکەسی لێبێ و دەکەسە بکشێتەوە بڕوا لە دەیەکی کە ئەوە نەبە ئاسان وا ئاسان بەقەدەر ئەوەی پارتی چێکی قورس و خراپینی هەیە بەهێزی هەیە کە هەمووی بە ناوی شەڕی داعشەوە لە ئەمریکا وەرگرت و لە شوێنەکانی کە وەریگرت و لەوە شابەڕاستی هین نەبوو حەلیفێکی یا هەڵپەیمانێکی ئەمین نەبوو لەگەڵ یەکێتیان لەم هەمووچەکانەشا ئەتوانم ڕەم دوو لە سەرسەی بۆ خۆی برد و یەک لە سەرسەی بەرهێزەکانی پێشمەرگەی یەکێتی کەوت مقابل بۆ کچەکە قورسانی کە پارتی هەیەتی پەکەکەشەی لەبەرەوە شەڕێکی سەختە بێت بەڵام ئێستا ئەمان حەڵاڵە لەبەرەوەی ئەمە بەهی ناوخۆ نازانێ ئەمە پێی وایە لەگەڵ هێزێکی دەرەکیاییکە بیری لەوە نەکردوێتەوە کە بڕوای بەوە نییە کە شوێنێکی پێوترێ باکووری کوردستان پلانێکی گەورە بوو بەسەری ڕفراندەوە من حەزەکەم لە برای خۆشەویستی خۆمی بگەێنم کە هەر کەسێک ئەگەر باش بیری بکردایەتەوە ئەیزانی کە ڕفراندەوە بە سوودی نەکوردەوە نە بە سوودی دەوڵەتێکی کوردی ئەمە خۆم پێش بە حاڵی خۆم دەنگم نەداوە بە ڕفراندەوە چونکە نەمیستۆ ئەمزانیومە کە ئەنجامێکی کاولکەی دەوێت ڕفراندەوە ئەوە تا لە ساڵ 50 خاکی هەرێم لەژێر دەستی هەرێم چوە دەرەوە بەوەی ڕفراندەوە ڕفراندۆم پلانێک بوو مەسئول بارزانی کردی بۆ ئەوەی کەرکووک لە دەست یەکێتی بێنێتە دەرەوە بۆ خۆی مسەڵەت و دەسەڵاتدار بێتایە لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە بەڵام سەرکەوتوو نەبوو لەوەشە ڕفراندۆم چونکە ئەگەر ڕفراندۆم بۆ کورد وایە کاکە چەند جار خۆشی و نێچیریش تەسلیحیان نەدا بڵێن ئێمە ڕفراندۆممان بۆ ئیستیقلالی کوردستان نەکردووە